ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. دەگوترێت گۆڕانکاری لە ناوچەکەدا ڕوودەدا، هەر ئەمەش وای کردووە ئێستا لایەنە سیاسیەکان کۆ دەبنەوە و پلان بۆ داهاتوو دادەنێن. هەر ئەمڕۆ هەریەکە لە لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەی گەل و هەروەها عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە هەولێر کۆبوونەوە. دەگوترێت کۆبوونەوەکە بۆ ڕێخستنی نێوماڵی کورد و هەروەها چۆن لە ئایندەدا دەتوانن پێکەوە هەماهەنگ بن بە تایبەتیتر لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. ئێستا بیرۆکەیەک لە ئارادایە، هەرچەندە یەکێتی داوای کردووە لە پارتی کە بە یەک لیست لە هەڵبژاردننی داهاتوودا بەشداری لە هەڵبژاردندا بکەن. بیرۆکەیەکی شەیە ئەوە ئەو حیزبولایەنانی کە لە دەرۆی پارتی وێچێتین ڕەنگە بیانەوێت بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی داهاتووی عێراق بکەن، بەڵام تاوەکو ئێستا ئەمە ڕوون نییە ئایا دەکرێت یاخود نا. گۆڕانکاریەکان خێران دەبێت هەموو لایەنێک خۆی بۆ ئامادە بکات هەڵبژاردنێکی گرنگ لە پێش هەموو لایەنە سیاسیەکانی عێراقە بە تایبەتیتر بۆ کورد لە ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان. ئەوەی کە تاوەکو ئێستا جێگەی سەرنجیشە ئەوەیە کە پارتی وێچێتی لە زۆربەی دانیشتەکانیان بۆ پێکەنانی کابینەی دەیەم تاوەکو ئێستا نەگەیشتوونەتە هیچ ڕێکەوتنێک. دیار نییە کەی کابینەکە پێک دەهێنرێت، هەروەها پەرلەمانی نوێ کەی کارا دەبێت. ئەمانش کۆمەڵێک پرسن کە ڕەنگە کاریگەری لەسەر دۆخی سیاسی و حکومڕانی لەسەر هەرێمی کوردستان هەبێت. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرانە میوانداری زۆر بەڕێز شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریم کردووە کە بە خۆشحاڵیەوە لە هەولێری پایتەختەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. کاک شوان سڵاو لێبێ و ئێوارە و باش. وعلیکم السلام ورحمة الله. کاک سامانی بەڕێز سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵەکەتان. زۆر سپاس بۆ جەنابی شت. کاک شوان ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ ئێوە کۆبوونەوەیەکتان کرد لەگەڵ بەرەی گەل، لە کۆبوونەوەکە هۆکارەکە چی بوو لەم کاتەیە؟ ئایا پلانتان چییە بۆ داهاتوو بە تایبەتی تر ئەو لایەنە سیاسیانەی کە لە دەروی پارتی وێچێتی فەرموون؟ بەڵێ، بەناوی خوای بەخشندەی میهرەبان، هەڵبەتە لە ئێستادا کۆمەڵێک کێشە و بێشە و ئاڵنگاری و تەحەدیات لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە لە ئارادان یا وەکو پێشات چاوەڕێ دەکرێن. وی بەڕاستی پێویستی بە هەوڵی دیبلۆماسیە کە هەوڵ بدرێ کە یەک نێوماڵی کورد تا دەکرێت لە مابەینێ و حزبانە ڕێک بخرێ کە ئەتوانن کۆک بن یا ئیتیفاق بکەن. بۆ ئەوەی هەر شتێک کە لە دژی کوردبی بتوانین سەدی بکەین ڕوبەڕووی ببینەوە. لە هەمان کات کۆمەڵێک پرس لە ئاران کە ئاماژەت پێکرد هەڵبژاردننی داهاتووی عێراق. بە هەر حاڵ ئەمڕۆ بەڕێز کاک لاهور شێخ جەنگی سەردانی جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی کرد کە خۆشم لەوێن دەرێ ئامادە بووم. نێوەڕۆکی ئەم کۆبوونەوە یا هەدەف لەو کۆبوونەوەیە زیاتر باسکردن بوو لە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکە. بارودۆخی سیاسی هەرێم لە ئێستادا لە کۆمەڵێک ئاست و ڕۆوە خراپە، ڕوو لە ژێرە ڕوو لە خراپە. بۆ نمونە ئەگەر تەماشە بکەین چەند مانگێک بەر لە ئێستا هەڵبژاردنەك لە هەرێمی کوردستان کرا. هەڵبەتە حکمت یا عیبرەت لە هەڵبژاردن ئەوەیە کە لە دوای هەڵبژاردن یعنی دەنجی خەڵک دەنجی گەل بەرجەستەبی واتە خەڵک نەتیجەی ڕایخۆی ببینیتەوە لە چ لە حکوومەتێک کە خزمەتی گەل و نیشتیمان، خزمەتی دەنگدەر، خزمەتی تاک و هاوڵاتی بکە لە سۆنگەی ئەوە کە لە ڕابردوو حکوومەتێک هەبووە کە ئەدای خراپ بووە. خەڵک دەیەوێ بە دەنگێکی نوێ بە دەنگێکی تر بە هەڵبژاردنێکی تر بیگۆڕی. فعلەن خەڵک دەنجیدا وێ ڕای ئەوەی کە تەزویریشی تێدا کراوە بە دڵی زۆر لایەن و دەنگدەر نەبووە. بەڵام بە هەر حاڵ خۆ دەکرا حکوومەت پێک بهێنرابە
بەڵام بارودۆخی دەسەڵاتی هەرێمی کوردستان هێندە خراپ و نالەبارە، تەنانەت هەردوو لایەنی دەسەڵاتدار لەبەر ئەوەی کە لەسەر پشک و حسەس و مەناسیبی خۆیان پێگنایەن پرسیارە بکەم، ینی خراپ و نالەبارەکە دۆخەکەیە یاخود ڕێگنەکەوتنی پارتی وێچێتیە لەسەر پۆستەکان؟ وڵی برام بە تاکید هەردوولایانی دەسەڵاتدارن. یەک ئەو بارودۆخ خراپەی کە هەیە لە پای ئەوانە، خەتای ئەوانە، و ئەو حکومەتەی کە پێچیش نایە هەر بە هەمان شێوە سووتی ئەوانە، لەبەر ئەوەی ئەگەر ئەوان پێک بێن لەسەر تەوزیعی ئەدوار و مەناسیب، ئەو کاتە ئەگەر بەسەر زارەکی و بەڕۆتینیش بی، لەوانەیە فەرموو لە هەندێک لایەن کەن بۆ تەسبیغکردن واتە سبوخ تێدا هەڵسوون، یعنی ڕنگ و بۆیەکی پێدا بکەن بۆ دنیای دەرەوە بڵێن حکومەتێکی تەوافقی حکومەتێکی نیشتیمانیە، چەند وەزارەتێک بە چەند لایەنێک بدەن، بەڵام ئیشە سەرەکیەکان و پۆستە سەرەکیەکانیان هەر بەدەست خۆیانەوە دەبی، هەروەکو لە ڕابردوو بووە. بەڵگەش ئەوەیە کە تا ئێستا سەیرە مدیری مەکتەبێک عەمیدی کولیەک یعنی بەدەستی غەیری پارتی و یەکێتیەوە نەبی. ئیدی بە هەر حاڵ ئەو وەزعەکە خوڵقاوە سووچەکەی ئەوانن، بۆیە دەبێ یعنی لایەنە سیاسەکانی تر بە غەیری پارتی و یەکێتی لە هەوڵ و بیرۆکەی ئەوەدا بن کە چ بکرێ بۆ هەرێمی کوردستان، بە تایبەتیش بۆ ئەو پێشهاتانێک کە دێنە پێش ئەو داوانەی کە چاوەڕێ دەکرێن. ئێمە زیاتر لەو کۆبوونەوە بە شێوەیەکی فراوان باسی ئەو هەڵ و مەرجەمان کرد کە لە ئارەدا. ئەگەر دووبارەی بکەیتەوە لەمان کاک شوانە و گلێش لێوەگرێ لە لایەنە سیاسیەکانی دەروی پارتی وێچێتی کە یەکدەنگ و یەک هەڵوێست نین بۆ ڕوبەڕووبوونەوەی پارتی وێچێتی لەوەی کە ئێستا زیاتر لە 6 مانگە حکوومەت پێک نەهێنراوە، پەرلەمان کاران نەکراوەتەوە، ئەوەی کە تۆش باسەکەی ئەوەش دۆخی خەڵکە. ئەی ئێوە چی ئەکەن؟ من کاک سامان ئەو گلەیەت چی خۆبی چیە خەڵک بی نیوەم قبولە. باش ئەو نیوێ ئەوەیە کە بەڕاستی ئێمە وەکو معارەدا پەرشوبڵاوین، کاتی هاتووە حەقە بتوانین لە داهاتوودا نێوماڵی خۆمان ڕێک بکەین، خۆمان بکەین بە یەک دەست و بە یەک هێز، ئەوەش بە هیچ شێوەیەک لە دژی پارتی و یەکێتی نا، بەڵکو لە ساڵحی میلەتی کورد. چونکە ئەم دوو هێزە تا ئێستا بە ئارەزووی خۆیان تەڕاتێن بە سەروەت و سامان و دەسەڵات و مەساڵحی گەلوونەتەوە و خەڵک دەکەن، هەموو شتەکان هەموو جونگەکانیان قۆرق کردووە. ئەگەر بێت و بەدیلێک پەیدابی، هێزێکی تر پەیدابی، بتوانی ینی زیمامی ئومور بگریتە دەست، بەڵام وەکو ئەوان نەبی، بە جوانترین شێوە بە باشترین شێوە خزمەتی گەڵ و نیشتیمان بکە، ئەوە ئەرکێکی نەتەوەیی و ئاینی و نیشتیمانیە، ئەوە واجبە. بەڵام ئەگەر خوانەکردا ئەو هێزانەی کە لە داهاتوودا دێن هەر بۆ خۆیان بی یا خراپتر بن، بەڕاستی ئەوە خراپە و خراپترە. بەڵام من قەناعەتم وایە ئینشاءڵڵا یعنی معارەزە دەبێ پەن لەوانەی ڕابردوو وەربگری. ئیدی بە هەر حاڵ کاتی ئەوە هاتووە، بەڵام دێمە سەر نێوەڕۆکی کۆبوونەوەی خۆمان ئەوەی زیاتر بۆ پانتا فراوانەکە بووە کە ئەو ڕووداوانەی کە تەوەقع دەکرێن لە داهاتوودا ڕوو دەدەن بۆ ئەوەی لایەنەکان یعنی شتێک بکەن کە لە خزمەتی گەل و نیشتیمان دابی. باشە، من ویستمەوەش بڵێم جگەلەوەی کە تۆ بێتە سەر و دۆخەی کە گوایە لە ناوچەکە ڕۆیا و چۆن دەبێ خۆتی بۆ ئامادە بکەیت. لەو کۆبوونەوەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێشێک لاور و مامۆستا عەلی باپیر، ینی هیچ بیرۆکەیەکی وا گەڵاڵە کراوە کە ئێوە بتوانن بەرەیەکی وا دروستکەن کە باسمان کرد، هەم لە هەرێمی کوردستان هەم بۆ ئامادەکردنیش بۆ پەرلەمانی عێراق؟ ئێمە هێشتا بۆ هەڵبژاردننی عێراق دەرفەتمان لە بەردەم ماوە و بە تەحدید شتێکی وای نەماوەکەمان بوو ئەوە نەبووە. بە هەر حاڵ کۆبوونەوەکەمان بە تەحدید بۆ ئەوە نەبووە
بەڵکو بۆ قەزیە گەورەکە بووە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ناوچەکەیە و لەسەر ئاستی هەرێم ئەو ئیدارەدانە خراپەی کە هەیە چۆن بتوانین یعنی چارەسەری یا ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە و ئەو ڕووداوانەی ڕوش لە هەرێمی کوردستان دەکا بتوانین چۆن سەردی بکەین بە جۆرێک لە جۆرەکان مەسی هەرێمی کوردستان نەکا بە هەر حاڵ دەکرێت لە داهاتوودا ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی یا جێی داخوازی زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستانە کە دروستبوونی بەدیلێکە میکانیزمی بەدیلیش بەڕاستی دروستبوونی ینی لیستێکە لە دەرەوەی لایەنە دەسەڵاتدارەکان یعنی من قسەیەکە دەیکەم دەڵێم دەکرێت لە داهاتوودا لایەنە کانی غەیری پارتی وێچێتی بە تایبەتی ئەوانەی کە معارەزەن واتە معاریدن بەر هەڵسکاری دەسەڵاتن بیر لەوە بکەنەوە لە نێوان خۆیاندا تاوتێ بکەن بەڵکو نەتیجەیەکی باشی ببی. زۆر باشە ینی خۆتۆ پێم وایە هێشتا وەکووتە زووە بۆ ئەو دروستبوونی ئەو یەکلیستی دەروی نێوان پارتی وێچێتی بەڵام ئێستا قسەکە لەسەر بۆ نمونە گەرێمە باسی هەرێمی کوردستان بکەین ئەم گۆڕانکارەی کە دەگوترێت لە ناوچەکەدا ڕوودەدا ئەوە دۆخی ئێرانەوە مەوزوعی داواکردنی وەستانی شەڕی ئۆکرانیا و رووسایە بۆ نمونە ئەو لانانەی چەکداری بۆ نمونە شیعین هەستەکرێت لاوازەکرێن کە سەر بە وەلایان بۆ ئێران هەیە ئەمانە چ کاریگەریەک لەسەر هەرێمی کوردستان دروستەکە بەوەی کە ئایا ئەمە حکوومەتمان هەبێ باشەکەی چیە گەر نەمان بێ خراپەکەی چییە؟ خۆی مەسەلەی هەبوونی حکوومەت ئێستا حکوومەت هەیە بەڵام ئیدارەدانی نێگەتیفە خراپە ینی یەکەم جار ئێمە دەبێ حکوومەتمان بۆ بارودۆخی نێو خۆمان بی بۆ خزمەتکردنی خەڵک بی بۆ خۆشگوزارانی بی بۆ دابینکردنی مافەکان بی کە بەداخەوە هەموو ئەوانەی دەیڵێم بە شێوەیەکی تەساوی و یەکسانی نین بەڵکو بە شێوەیەکن زیاتر بە شێوەی حزبگەرایی و شەخصگەرایی و ناوچەگەرایی واتە یعنی ئەو سەروەت و سامانەی هەیە ئەو دەسەڵاتەی کە هەیە زیاتر لە خزمەتی چەند حزبێکە لە نێو حزب لە خزمەتی چەند کەسێکە لە نێو مناتیقەکان لە خزمەتی چەند منتیقەیەکە هەندێک منتیقە هەبووین لە سەردەمی شۆڕشەکانی کورد بەڕاستی چیمیاباران کراون جینۆساید کراون کوشتار گشت کراون ڕاگواستراون پێویستیان بە خزمەتێکی زۆرە بە قەرەبوویەکی زۆرە بەڵام بەداخەوە تا ئێستا فەرامۆش کراون هەندێک شوێنیش هەن لەوانەیە کورد بن ئەو کاتە لەگەڵ ڕژێمی ئەوسای عراقیش بن کوردیان کوژبی دژی شۆڕشی کورد بن بەڵام خزمەتێکی زۆر باش کراون وەکو ئەشخاص وەکو منتیقا ئیدی بە هەر حاڵ یەکەم جا ئێمە پێویستمان بە حکوومەتێکە کە ئەگەر ئێمەشی تێدا نەبین کە بڕیارمان داوە بەڵام بەڕاستی بە زەروری دەزانین حکوومەتێکی ڕەشید و سەرڕاست و خزمەت گوزاری حەقیقی هەبی دووەم حکوومەتمان بۆ دنیای دەرەوێ بۆ ئەو تەحەدیاتانەی کە ڕوو لە ئێمە دەکەن ئەگەر بێت و ئێمە وەکو میلەتی کورد یەک بین بە تەئکید یعنی ئەتوانین کۆمەڵێک ئامان تحقیق و پاساق بکەین ئەگەر وەکو کەوی براش بین هەریەکە ڕوو لە ڕوویەک بین بە تاکید ئەوە لەوانەیە زەرەری زیاترمان پێبگا ئەوەی کە باشیشت کرد ئەو ڕووداوانەی کە چاوەڕێ دەکرێ بوونەتە کێشە و بێشە بۆ نمونە لە مابینی ئەمریکا و ئێران ئیسرائیل و ئێران لە مابینی مەثەلەن ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ هێزە چەکدارەکانی عێراق بەڕاستی هەموو ئەوانە کاریگەری سەلبی و نێگەتیفیان لەسەر ناوچەکە بەگشتی بە تایبەتی عێراق بە تایبەتی تر هەرێمی کوردستان هەیە ڕاستە لەوانەیە ینی هەندێک لە وڵاتان مەسلحەتیان لە هەرێمی کوردستان هەبی هەرێم هیوای بەوان هەبی بەڵام لەبەر ئەوەی هەرێم سربەخۆ نیە لە ضمنی عێراقی موحەد و متحیدە یعنی هەر کاتێک کە خوانە کردا زەر بە عێراقگا لەوانەیە هەرێمیش زەرەری لێ بکە بۆیە ئەگەر خوانە کردە شەڕێک لە مابینی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ڕووبدا بە تاکید ئەوە و کاتە عێراق تێوەی دەگڵێ کە ئەمن بە دووری دەزانم هەوڵێکی دیبلۆماسی خۆشبەختانە لە ئارایە ئەو دانیشتانەی لە مابینی ئەمریکا و ئێران دەکرێت پرۆسەی شەڕ دوور دەخاتەوە بەڵام ئەگەر خوانە کردا یعنی ببی ئەوە زەر بە
عراق دەگا بە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە جا بە دەرەجە یەک ئەمە دەبێت لە خەمی خۆمان دابین ئەوسا لە خەمی عراق یعنی حیفە ئەمە خاوەنی حکومەتێکی خۆماڵی کوردی بین ئەو خەڵکە شۆڕشی کردبی شیمیاباران و جینۆساید کرابی بەڵام ئێستا یعنی لە بەرامبەر چ کراوە لە بەرامبەر ئەوەی زوڵمی لێکراوە بەرامبەر بە ڕژێمێکی زاڵم بەڵام ئێستا حکومەتی خۆماڵی ئیدارەی خۆماڵی بێ یعنی وەکو جاران خەڵک بچەوسێنی تۆ زوڵمی لێ بکە لەسەر ئەساسی چ لەسەر ئەساسی ئەوە مثلەن هی منتیقەی من نییە هی عشیرەتی من نییە لەگەڵ حزبی من نییە ئینتیمای وەکو من نییە یعنی بەداخەوە بۆ نمونە یعنی لایەنە دەسەڵاتدارەکان هەوڵ دەدەن خەڵکی یەکتر بکڕن غەیری حزبی خۆیان بە خراپ تەوسیف و پێناسە دەکەن بەڵام کاتێک کە پارەیان پێدەدەن دەیان کڕندێتە ناو حیزبەکەیەوان یعنی بە ملیۆن دۆلار پارەیان پێدەدەن ئەم پارەی کێیە کە بە ملیۆن دۆلار لە کادرێکە خەرجیەکەن بێگومان پارەی خەڵکە خۆ من پێشمەرگەی هەشتاکان بووم لەگەڵ ڕاپەڕین گەڕامەوە ئیدی ئەو خەڵکەمان کە ئێستا بەرپرسی باڵان لە دەرێ بینیون زانی ومانەکە بەڕاستی خاوەنی هیچ نەبوون ئێستا هەر یەکیان حکوومەتۆکەیەکە لەسەر حسابی ئەو خەڵکە هەژار و نەدارە کە یعنی سەروەت و سامانی ئەو خەڵکە دەمژن ینی بوونەتە ینی دەوڵەمەندێکی نەقۆڵا طبعاەوە دیارە هی کەسابەت و هی معاش و ئەوانە نیە چکەوانە ڕۆژانە بە حساب دەوامیان هەیە ئیش دەکەن ئیشی داری دەکەن بەبەر کار و کەسابە ڕناگەن بەڵام بەداخەوە هەندێکیان کار و کەسابەتیان بۆتە ینی بازرگانی سیاسی. باشە کاک شوان جیاوازی نێوان پارتی و یەکێتی چییە؟ ئەمە بە پرسیارەکەم بێ بەو مانایی ئێستا یەکێتی زۆر لەساس پێداگرە لەسەرەوەی کە تاو کوێستاوکو خۆیان ئەڵێن تان نەکردووە لەسەر پۆستەکان ئەوەندەی کە قسەیان کردووە لەسەر ڕەشنووسی پرۆژەیەک بۆ بەڕێوەچوونی حکوومەت یا بەشداریکردنی یەکێتی لە حکوومەت ئایا ئەمە بەڕاستی دروستە ئەم قسەیە یا نەخێر ئەوەی کە ئەوان تاو کوێستان ناکۆکن لەسەری پشکێنە و دابشکردنی پۆستەکانە چونکە وەکو خۆت ئێسای بینی ینی کە یەکێتی لە چەندین داواکاری خۆی کێک لە کاتی بانگەشەی بۆ کرد ئێستا پەشیمان بۆتەوە پاشگەز بۆتەوە لە نێویاندا بۆ نمونە تەوتین و هەژماری من بەخۆی کاک سامانە من ئیشی من ئەوەی نییە تەمیز و تەقیم و جیاوازی لە مابینی پارتی و یەکێتی بکەم بەڵام چەند قسەیەکی مەبدەئی و عامیان لەسەر دەکەم کە قیاسن بۆ هەردووچیان ئەویش ئەوەیە کە واقعەن حالەن وایە بمانەوێ نەمانەوێ هەردووچیان دەسەڵاتدارن یەک وەکو پاکێز بە شێوەیەکی گشتی سەرۆکی حکوومەت و جێگر هی پارتی و یەکێتیە کەواتە لەسەر ئاستی هەرێم حکوومەت بەدەست هەردووچیانەوەیە لەسەر ئاستی تەقسیماتی ئیداری و داراییش کە دابەشی دوو زۆنیان کردووە ئەویش بەشێکی بەبەر پارتی کەوتووە کە زیاتر هەولێر و دهۆکە مەنتیقەی سلێمانی و گەرمیان و هەڵەبجەش بەبەر یەکێتی کەوتووە کەواتە هەردووچیان مەسئولن ئیدی بە ئیجابی و بە سەلبی ئەگەر بێت و ینی چاکەیەک هەبی پشتیان بەردەکەوی ئەگەر خراپەیەکیش هەبی بە هەمان شێوە بەڵام بارودۆخی هەرێمی کوردستان ئەگەر هەڵسەنگاندنێکی علمی بۆ بکەیت بە پێی ئەو سەروەت و سامانەی کە هەیە بە پێی ئەو تاریخە زۆرەی لە 91 تا دەگاتە ئێرە هەیە بە پێی ئەو حڕیەت و ئازادی هەیە بە پێی ئەو پاڵپشتێ نێودەوڵەتەی کە هەیە بۆمان خوڵقاوە بەڕاستی ئیدارەیەکی زۆر سوءە زۆر خراپە زۆر نالەبارە ئیدارەیەک دەدەن کە شایەن بە خەڵکی هەرێمی کوردستانیە شایەن بە تەدعیەدان و قوربانیدان و ڕابردووی خەڵکی هەرێمی کوردستان نییە بۆیە دەتوانین بڵێن خراپە کە خراپە یعنی چێ مەسئولە لەو خراپیەی هەڵبەتە هەردوو لایەنی دەسەڵاتدار ئەویش بۆمانەوەی خۆیان هەوڵ دەدەن زۆر جار یەک بن تەحالوف بکەن بۆ ئەوەی بمێننەوە و بەرگری لەو خراپەکاریان بکەن ئەگەر نە
هەر چەند مانگێک بەر لە ئێستا لە بانگێشەی هەڵبژاردن هەردووکمان بینین چۆن ئیتیهامی یەکتریان دەکرد چۆن قسەی زبریان بە یەکتر دەگوت ئایا بۆ ئەو کاتە ئەو قسانیان بەرامبەر بە یەکتر بە شایەن دەزانی بەڵام ئێستانا لەبەر ئەوەی ئەو کاتە دەیانویست خەڵک هاندەن بۆ دەنگدان بۆ میلەتی نا بەڵام بۆ حزبی خوان بەڵام ئێستا دێن خاوی دەکەنەوە چونکە تەقسیمی مەناسیبیان لە بەردەما بۆی بتوانن بە یەک بگەن ئیدی با خەڵک بزانی ئەگەر هات و حکومەتیان تەشکیل کرد ئەو کاتە زیاتیش لە خەڵک بێمنە دەبن هەرچەندە محەتە و وێزگەی هەڵبژاردننی عراقیان لە پێشە بۆیەش تاخیری دەکەن حتا بیخەنە دوای هەڵبژاردننی مەسەلەن عراق ئەوەش ئەگەر بۆیان بکرێ و بۆیان بلوێ بۆچی یانیانەوێ دوای بخەن تا کاتی دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هۆکارەکە چییە؟ ئایا لە دەنگی خەڵکەتی هۆکارەکە ئەوەیە هۆکارەکە ئەوەیە لە حملەی هەڵبژاردن قسەی زۆر زبریان بە یەکتر گوت ئیتیهامی یەکتریان کرد ئەگەر بێت و ئێستا یەکسەر بێن تەوزیعی مەناسیب بکەن ئەوە بۆ من ئەوە بۆ تو یعنی بەواقع خەڵک پێیان دەڵێ ئەو قسانەی دوێنێتان لەکوێ بوون کوا یعنی کە بەرەو هەڵبژاریش دەڕۆن پێیان وایە زۆرێک لە زەرەر دەکەن کە میلەت عقوبیان دەدا ئیدی ئەوە یەکێک لە مەترسیەکانە ئەگەرنا وێزگەی هەڵبژاردننی بەغدا یا عراقیش تەجاوز بکەن ئەوانە دەستنەوە سەر دۆخی جاران چونکە دەقیان پێوە گرتووە یعنی تێگەیشتنیان وایە عقلیەتیان وایە تێڕوانینیان وایە یعنی بۆ ئیدارەدا پارتی وێکێتی ڕێککەوتون بەس خۆیان نانەوێ ئاشکرایکەن تا ئەو بانگەشەیش بەڕێەکەن هەتا هەڵبژاردن بەڕێ دەکەن بەڵێ ئاشکرای نەکەن بۆ نمونەوە کۆی تۆڵێ لە سەریان نەکەوێ بڵێەوە تا دوێنێ قسەیان بەیەکەوە ئێستا دۆست و هاو حکومەتن و پێکەوە حکومەت بەڕێوە بن و هیچ کێشەیەکیان نییە ئەوێ ئەم ناکۆکێ جارێ هەبێ درێژە کێشێت تا و کاتی کە هەڵبژاردن تاوا بێ ئەوەش یەکێک لە خیارەکانە بەڵام زۆریشە تا و کاتی ئەگەر بێت و حکومەت پێکنێ لە ڕووی هەرێمی و لە ڕووی نێودەوڵەتیەوە هەرێمی مەبەستمەوێ لە ڕووی نێوخۆی و خەڵکەوە زیاتر لە سەریان دەکەوی احتیمال هەندێک کۆسپوتەگەرە و ئاستەنجیان بۆ بێنە پێش هەندێ لایەن هەبن تەنانە سکاڵان لەسەر تۆمار بکەن وە زیاتریش عیبدار و لەکەدار بن ئەگەر نا ئەوان بۆ بەغدا ماچینەی ئیعلامی خۆیان بە پارەی خەڵک دەخەنەگەڕ دیسان جارێکی تر عاتیفە و سۆزی خەڵک دەجوولێنن دەڵێنە خەڵک کاکە ئەوە بۆ بەغدایە بۆ هەرێم نییە ئەوە قەزیەکی قەومیە نەتەوەیە کورد لە خەتەردایە بەڵام بەداخەوە ینی حەق نییە خەڵک جارێکی تر پێیان هەر بخەڵەتێ و بە گوێیان کە ئەگەر کەسێک لە نوهەتو یەک لە دایک ببی ئێستا تەمەنی 35 ساڵە یعنی هەراش و گەورەیە ئەزمموی ئەوانی بینیوە چ ئەزمونێکی بەد و خراپ و نێگەتیفە چ زڵم و فەرق و جیاوازی و بێدادیەکی تێدایە من ڕێزم بۆ خەبات و شۆڕشیان بەڵام ئەو شۆڕشەی کە کراوە بە دەستە جەمعی کراوە یعنی کەسێک بە تەنیانەی کردووە بنەماڵێک بە تەنیانەی کردووە پارتویەکێتی بە تەنیانەی کردووە یعنی خەڵکی هەرێمی کوردستان زۆری بەشداری کردووە ئەو ڕاپەڕینەی کە کراوە خەڵک بەشداری کردووە قوربانی داوە ناکرێ ینی خوێن ڕشنەکە تەبعیەدانەکە خەڵکێک بە گشتی کردبیتی بەڵام بەرهەمەکە خواردنەکە بە تایبەتی بۆ چەند کەسێک بی باشە ئەو مەترسی کە جەنابەت باست کرد و ئێستاش لە ناوچەکەدا دەگوزارێ بۆ کۆی کە سەرۆکی یەکێتی ئاماژەی پێکرد لە دیداری یەکێتی وتی ئێمە لەگەڵ کاک مەسوور دانیشتوین زۆر لە مەترسیەکە تێدەگەین کە ڕوودەدا گۆڕانکاریەکان بەڕێوەن بۆیە هەوڵیش دەدەین زوو حکومەت پێک بێنین بۆی کە ئەمە بەجددی لە مەترسیەکە ئاگادارنی و هەوڵی جددیشی بۆی ئایا ئەمەی کە تۆی بینی ئەم دۆخەی کە ئێستا هەیە لە نێوانیانە بەڕاستی لەو مەترسیانە تێگەن یا درکی پێکەن کە دەبێ بە زووتین کا حکومەتی بۆ پێک بهێنرێت
یا فشارە نێودەوڵەتیانەی کە لیانەکرێت؟ من پێم وایە ئەوان لە ئێمە باشتر تێدەگەن و دەرکی پێدەکەن لەبەرەوەی ئەوان زانیاری ورتر و دەقیقتریان لە کنار ڕۆژانە لەگەڵ وڵاتاندا دەنیشن لە جیهاتی معنی ئاگدار دەکرێنەوە بەڵام بە تەنیا حکوومەتی نوێ یعنی ڕزگارکەری ئەو بارودۆخە نییە یعنی بەڵکو یعنی ئیدارە و عقلیەت و بیرکردنەوەی دەسەڵاتداران لە حکوومەتەکە گەورەترا ئەگەنا ئێستا خۆ حکوومەت هەیە ئەو حکوومەتەی کە ئێستاش هەیە بە دەرەجەی یەک لە ساڵحی پارتی و یەکێتیە بۆ چونکە ئەوان تێیدا مهەیمینن ئەوان تێیدا باڵا دەستن ئەگەر ینی 10 ساڵی تریش پێکنێ ئەوان باشە خۆ کاک شوانچی لە دۆخەکە ئەگۆڕیانی تۆ شتێکت ڕوون کردەوە لە قسەکان تاوتێ بۆ نمونە پارتی و یەکێتی 2 زۆنیاندا بەش کردووە هەر یەکیان بەرپرسن لە زۆنێک بۆ نمونە کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت هەیە کاقوبات لێرەوەکو سەرۆکی حکوومەت مامەڵەکە مەسوود بازانیش بۆ زۆنی خۆی کە ئەمانە ئەم زۆن و زۆنکاری و دەسەڵاتی خۆیان لەناو زۆنەکانی خۆیانە بەهێزە کەواتێ ئەتوانرێت لە ناوم حکوومەتات چی تر بکرێ چ گۆڕانکاریەکە توانرێ بکرێت خۆی باسم کرد وەک بڵێ پارتی و یەکێتی 2 ماڵیان هەیە ماڵێکیان ماڵی خۆیانە کە هەر یەکە و خانوێکی خۆیە ئەوەی تریان خانوێکە هی هەردووچیانە حکوومەت هی هەردووچیانە هی پارتی و یەکێتی زۆنەکەش ماڵە تایبەتیەکەیە کە زۆنێک هی یەکێتی و زۆنێکیان هی پارتیە ئیدی حکوومەت پێک بێ و پێکنێ حکوومەت هەیە حکوومەت هی ئەوانە حکوومەتی پارتی و یەکێتیە بەڵام یعنی خەڵک هەڵبژارنێ بۆیە کردووە بۆیە دەنجی داوە تا حکوومەتێکی نوێ پێک بێ بەڵام ئەم حکوومەتەی داهاتوو وەکو هی ڕابردوو نەبی هی ڕابردوو زۆر خراپ و بەد و نێگەتیڤ بووە هیداهات و زۆر چاکبی کە من پێم وایە هەتا حکوومەت بەدەست پارتی و یەکێتی بی حکوومەت چانابی جا خەڵک دەبێ بێ لە بەدیل گەڕی و بەدیل پەیدا بکە ئەگەرنا یعنی ئەوەی پێی وابی حکوومەت بەدەستی پارتی و یەکێتی چادەبی لە سیاست حاڵی نەبووە و لەوانش حاڵی نەبووە ئەگەرنا 35 ساڵە حکوومەت بەدەست ئەم دوولایەنە دەسەڵاتدارەیە کە تا ئێستا چاچیان نەکردبی ئایا لە چاک دەکەن ئایا هیچ مبەرریرێک هەیە کە چاک نەببێ پارە هەبووە ئازادی هەبووە حکوومەت و یەک هێز و یەک دەسەڵات ئەمە بەڕاستی تەنها بانگەشەیە یا لە ئەمری واقعا جێبەجێەکرێ ئەوەنە ساڵانە بەس 3 ساڵە جێبەجێ نەکراوە ئەمانە بەس دروشمی جوانن سەرکردەکان دائیمەن قسەی وا دەکەن کە قسەکانیان مؤثیر بی کارتێکەروی کاردا عاتیفە و سۆزی خەڵک بکە ئەگەرنا ئەو قسە جوانانەی کە دەیکەن چێ دەستی گرتوون فەرموو با پارتی و یەکێتی بێن ئەم هەرێمە بکەنە یەک پەرلەمان یەک حکوومەت یەک جوگرافیا یەک دارایی یەک نیشتیمان کە هەموو ئەو شتانە نییە خەتای پارتی و یەکێتیە یعنی لە داهاتوشدا پێیان نابتێت چونکە نایەنەوێ بیکەن یعنی بە هیچ شێوێک نابێتە یەک پەرلەمان و یەک حکوومەت و یەک دەست فەرموو ئەوە ئەمریکا زەخت دەکا یعنی بەس دوو یەکەی هەفتا و یەکەی هەشتا یەکتر ناگریتەوە چجای ئەوەی هەر هەموو وەزارەتی پێشمەرگە ببێتە یەکینتیما هەنجا طبعاًەوە وەزارەتی پێشمەرگە بە دەگمەن نەبی زیاتر خەڵکەکەی پارتی و یەکێتیە یعنی هی هەموو حزبەکان نییە طبعاًەوە پێی ناگوترێ هێزی نیشتیمانی سوپای نیشتیمانی یعنی بە مستەڵەحی دەستوری سوپای نیشتیمانی و دەستوری ئەوەیە کە هی حکوومەت بی هی گەل و نیشتیمان بی بێلایەن بی وەکو یەک هی هەمووان بی بەڵام ئێستا بۆ نمونە ئەگەر بێت و شەڕێک لە مابەینی پارتی و یەکێتی دروست بی یەکێتی و پارتی هەر یەکە و ئیعاز بە یەکەی خۆیان دەدەن پێشمەرگەی خۆیان تەوجێ دەکەن وەزارەتی پێشمەرگە دەبێتە 2 وەزارەتی ناوخۆ دەبێتە 2 هەموو وەزارەتەکان دەبێتە 2 ئەوە کەی حکوومەتە کەی وەحدەتە کەی یەک دەسەڵاتیە کەی کیانی کووردە
ئەجا خۆ لەوێ جەنابەت ینی ڕەنگە هاتیتە سە قسەکەی من کە گوتم ئەوەی کە ئێستا پارتی وێچێتی ینی لە سەری ناکۆکن زیاتر شەریک و شەرێکیێنە و پۆستەکانە واتە لە داهاتی ناوخۆ و نەوت و پۆستەکانە ئەوە نییە کە ئەمان بۆ خۆیان دەڵێن ڕەشن و سێگاما دەکرێت بۆ بەهێزکردنی حکوومەت و بۆ بەشداری پێکردنی کارای وەزیرەکان و بۆ نمونەوەی یەکێتی باسیەکە کە خۆیان گوایە لە ڕابردووە بەشدارێکی کاریان پێ نەکرا دەسەڵاتیان نەبووە ئێستا هەست ناکەی کە فعلەن هەروایە بە هیچ بە هیچ شێوێک لەسەر ئەوە نییە کە بۆ نمونە وەزارەتەکانی یەکێتی دەسەڵاتیان نەبی ئەگەر بۆ نمونە وەزیرەکانی یەکێتی دەسەڵاتیان نەبی خەتای خۆیانە چونکە جێگری سەرۆک حکوومەت لە یەکێتیەوە سەرۆک پەرلەمانیش هاوتای سەرۆکی حکوومەت لە یەکێتیە ئیدی بە هەر حاڵ کێشەی ئەوان زیاتر لەسەر ئاست و پۆست و سەروەت و سامانە طبعاً هەر کاتێک لەسەر ئەو شتانە گەیشتە ڕێککەوتندا بەشی دوی دەکەن بەڵام ئەگەر بەدڵیان نەبوو ئەوە ئاوە بە عەرقەلەی دێرنەوە بە دروشمیش وا پیشان دەدەن ئەوە لە بەرخەمخۆریمانە و دیفاع لە مافی خەڵک دەکەین و مزایدە لەسەر خەڵک دەکەن و بە خەڵکی دەفرۆشنەوە بەڵام با خەڵک تێبگا یعنی ئەوان لە خەمی خۆیاندان یعنی بە دەرەجەی یەک بۆیە تا ئێستا هەر کاتێک زانیان کە هێزێکی تر دروستە بی دەسەڵات لە دەست دەدەن ئەوان ئەگەر دژیەکیش بندێن یەکتر دەگرن ینی ئیدی ئەوە بارودۆخی هەرێمی کوردستانە زۆر باشە کاک شوان بە بۆچوونی جەنابەت هیچ لایەنێکی دیکەی دەروی پارتی یەکێتی بەشداری لەم کابینەیەدا دەکات بەخوای یعنی هەتا ئەوان ڕێک نەکەون هەڵبەتە یەکەم جار لەسەر مەناسیب و حەقائیبی سەرەکی و گەورە و گرنگ کە سەرۆک حکوومەت و جێگر و پەرلەمان و جێگر و وەزارەتە سیادیەکانە ئەوەی دەمێنێتەوە بۆ ناو بۆ ڕواڵەت فەرموو لە خەڵکی تر دەکەن کە وەزیریان پێبدەن بەڵام ئەم جارە لایەنە سەرەکیەکان بە تایبەتی ئەوانەی کە لە پەرلەمان هەن کورسیان بەدەستهێناوە ینی بەشداری لە حکوومەتدا ناکەن معارەزەن بۆیە ئەو حکوومەتەی کە پێک دێ ئەگەر پێچیش بێ زیاتر هەر وەکو جاران تعبیر لە پارتی و یەکێتی دەداتەوە خۆ لە ڕابردوو خەڵکی تریشی تێدا بووە بەڵام بە عەمەلی هەر بڵێن یەکێتی و پارتی خاوەن دەسەڵاتی حکوومەت بووینە بە بۆچوونی جەنابێت پارتی هیچ سەرۆکاتیەکەدا بە یەکێتی ینی مەبەستم سەرۆکاتی حکوومەت و هەرێم و ئێستا قسەیەکەیە لە سانجومەنی دادوەری ئەوە پەرلەمان کەس خۆی ناکات بە خاوەنی یعنی هەر لە سەرۆکاتێکەوەگەی کێشیان نییە بەخۆی لە هەندێک وڵاتان پەرلەمان ئەگەر فعالبی لە ڕووی دەستوری وەسەلاحیەتی زۆرە ئەتوانی تاڕادەیەک چاودێری و محاسبەی حکوومەت بکە بەڵام لەبەر ئەوەی لە هەرێم حزب بەسەر دەسەڵاتەکاندا زاڵە جا لە ساڵانی ڕابردوو لە سۆنگەی ئەوە کە پارتی ڕقم یەک بووە حزب یەکەم بووە حکوومەتیش بەدەست ئەو بووە ئەو بەسەر پەرلەمانیشدا زاڵ بووە لە بەرەوەی فراکسیۆنی یەکەمیش لە نێو پەرلەمان هی پارتی بووە و لە داهاتووشدا هەر بەم شێوەیە دەمێنێتەوە ئەگەرچی یەکێتی لە حملەی هەڵبژاردن وای پیشان دەدا کە ئەمە یا ئێمە بڵێن حکوومەت وەردەگرینەوە بەڵام بەداخەوە ئێستا خیتابیان گۆڕاوە هاتوونەتە پایینتر خواردن دێن مناقەشە لە سەرەوەی دەکەن ئایا وەزارەتی ناوخۆیان پێدەدەن یان نا کە تا ئێستاش دیار نییە لەوانەیە لای ئێمە دیاربی بەڵام ئێمە ئیشمان ئەوە نییە کە بۆ میدیا باس بکەین بە هەر حاڵ من لای خۆمەوەێنەکانی سۆزی دەکەین خێر و خۆشی بۆ گەل و نیشتیمانی خۆمان دەخوازیین خوا دەکا پارتی و یەکێتی دەتوانن پێک بنبرابن تەبابن ڕەبابن حکوومەتێک پێک بینن ئەو پەڕی خزمەتی خەڵک بکەن با ئێمە ومانان و خەڵکێکی هەر تێدا نەبی بەڵام بەداخەوە ئێمە
ینی لە سوتوسوێ ئەوە داینە کە پارتیویەکێتی ئیدعای گەورە دەکەن دروشمی گەورە ڕادەنوێنن بەڵام بە کردار وانین ئەم خەمخۆرە نین ئەم خزمەتکارە نین ئەم دڵسۆزە نین بۆ گەل و نیشتیمان کە خۆیان وا پیشان دەدەن بە کرداریش دیارە. ئەی باشە ئێوەمانان وەکو جەناب دەڵێ ینی ئەبێ لە دەروی پارتیویەکێتی چی بکەن؟ ئێستا ئێمە ئەگەر جەنابەت بیرت دێ ینی ئەزمموی ئۆپۆزیسیۆنمان هەیە لە هەرێمی کوردستانە ینی کە بزوتنەوەی گۆڕان بوویتر لە ساڵی 2009 هەتاوەکو لەم دوانە کە بەشداری کابینەی کرد چی نەکرد بۆ نمونە دەبێ ئێوە چی بکەن ینی کاریگەریەکە کاریگەریەکی ئەوتۆ نەبوو لەسەر دەسەڵاتدارانی پارتیوێکێتی و حکومڕانی لە هەرێمی کوردستانە بۆ نمونە ئەبێ ئێوە ئەگەر قەرارە بەرەی ئۆپۆزیسیۆنتان هەڵبژاردووە ینی هەنگاوەکان چین بۆ ڕوبەڕووبوونەوەی پارتیوێکێتی. کاک سامانی بەڕێز ئەگەر ڕاستی و حەقیقەتت دەوێت لە ڕابردوو ئۆپۆزیسیۆن یەک نەبووە دەسەڵاتیش دەرفەتی سەلبی لەوە وەرگرتووە حەزی کردووە کە ئۆپۆزیسیۆن یەک نەبی ئەگەر بێت و لە داهاتوشدا هێزە ئۆپۆزیسیۆنەکان یەک نەبن هەر بەو شێوەیە دەمێنێتەوە بەڵام ئەگەر ببنە یەک دەست و یەک هێز ببنە معارەزەیەکی حەقیقی تون سەرسەخت بە ئیجابی ڕوو بە ڕووی دەسەڵات ببنەوە بڵێن لە ئیعلام لە نێو خەڵک لە بەغدا لە وڵاتان ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیە ناتوانانی وەکو جاران هەنگاو باوێ بەڵام ئەگەر بێت و ئۆپۆزیسیۆن هەر وەکو جاران بی ئەوانی شەر وەکو جاران دەکەن. کاک شوان ئێوە لە کاتی ئەو کاتەی دوای هەڵبژاردنەکان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاتێک کە سکاڵاتا کرد بەڕاستی لایەنەکانی دەرۆی پارتیوێکێتی وێنەیەکی زۆر جوانیان هەبوو کە هەمویان پێکەوە بوون پێکەوە کاڵاکار بوون دژ بە و وەکو خۆتان ناوتان ناو دیزاینەی کە بۆ هەڵبژاردن کرابوو ینی دەنگ و ڕەنگتان یەکشت بوو بەڵام دواتر ئێستا ئەم دەنگ و ڕەنگە پێکەوە نابیندرێ هەست بە پەرتەوازەیی یەکەی ئەی چۆنەکرێت لە داهاتوودا ئەمە یەک بێت یەک دەنگ بێ یەک هەڵوێز بێ. بێگومان ضرورەتی نەتەوەیی نیشتیمانی دەبێ وامان لێ بکە هێزە معارزەکان متحید بین یەک بین لە پێناوی ئەوەی کە گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا بکەین بۆ ئەوەی زیاتر خزمەت بگەل و نیشتیمان بکەین بۆ ئەوەی بۆ خەڵکە ژان فیدایە تاویز بکەینەوە لەبەر ئەوەی ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە خزمەتێکی شایەن بەو خەڵکەی ناکە ئێمە وەکو ئەحزابی تر لێی مەسئولین یا نابێ حزبایەتی بکەین یا نابێ سیاسەت بکەین یان دەبێ بتوانین نەخشە ڕێگایەکمان هەبی بۆ ئەوەی بەدیلێک پەیدا بکەین. زۆر باشە ئێستا ئەمڕۆ ئێوە کۆبوونەوە ینی لەگەڵ بەرەی گەلا وەکو کۆمەڵی دادگەری باشە ئەگەر ئەمڕۆ قسەیەکتان کرده بێ لەسەر ئەم یەکڕیزیە چۆن هەنگاوەکانی بۆنێن ئایا ئێوە وەکو کۆمەڵی دادگەری بەرەی گەلیش سەردانی لایەنەکانی دیکە دەکەن بۆ کۆکردنەوەی ئەم یەکدەنگیە یا نەخێر هەر لایەنە و لە ڕێگەی خۆی و هەوڵەیە لایەنێکی کە بک بە دۆستی خۆی و بە پێی سیاست و کاری حیزبی خۆی کار دەکات یعنی ئەمڕۆ چی باس کرا؟ من قسە لەسەر دوو شت دەکەم یەک ئێمە لە ڕابردوو تا ئەمڕۆژ عەلاقەمان لەگەڵ بەرەی گەل زۆر باشە بەڵێ ئەوەی تر لە بۆ داهاتوش لەسەر پرسە نیشتیمانیەکان لەگەڵ یەکگرتوش بینتان باشەوە بە میکانیزمێک کە خزمەت بە گەل و نیشتیمان کە کۆچین جا هەر پرسێکی نەتەوەیی و نیشتیمانی و سیاسی بێتە پێش کە شێوازەکەی خزمەت بە گەل و نیشتیمان بکە لەسەری متتەفیق و هاوڕای. ئەخە خۆکاک شوان ئەوەنە گیرمە بە لە وەڵامانەوە خۆ ڕەنگە ئەمڕۆ هەر شتێکتان وردبێ لەسەر ئەم دۆخەی کە ئێستا هەیە
هیچ نەبێت دوو تەوەرباس کراوە لەوە چێ ینی خوامادەکردن بۆ هەڵبژاردننی داهاتوو یا ئەوەی کە ئێوە ئێستا لە دەروی پارتێکی دیارەوی کوردستانە ئەبێ شتێ بکەن بەڕاستی. من بە جەنابەت دەڵێم لە پرسیاری ڕابردوو وەڵام دایتەوە کە یعنی پێویستە ضرورەتی نەتەوەیی و نیشتیمانی و ئیداری وا دەخوازی کە ضرورەت جیایە لەگەڵەوەی بەکردداری و بەڵانگاوی کە بەڕاستی لە قازانجی گەل و نیشتیمان دابی نەک ئەمە یعنی هێزەکان شتێک بکەن بەرعەلەی هیچ لایەنێک لە دژی پارتی وێچێتی نا یعنی بەڵکو بۆ گۆڕانکاری جابی بۆ چاکسازی بۆ خزمەتی باشتر بۆی خەڵک لەگەڵیان دابی خەڵک دەستخۆشیان لێ بکە لە پێناوی خەڵک بی نەک لە پێناوی خۆبی هیچ حزبێک بە تەنیا لە پێناوی خۆ یعنی تەجەموعێک نەکە بەڵکو لە پێناوی ئەوە بی کە گۆڕانکاریەک بێتە ئاراوە خزمەتی باشتری هەرێمی کوردستان بکرێتن. لە کاتی ئەو دوای هەڵبژاردن ئێوە بەرێکتانە بوو ئایان بەرە تەنها بۆ سکاڵاکردنی کۆمسیۆن بوو لە ساختەکاریەکان یا بەرەیە بوو کە ئێوە دروستان کرده بوو کە یەک هەڵوێست و یەکدەنگ بن ینی بۆ کاتی پێکێنانی کاراکردنەوەی پەرلەمانیش. خۆی ئێمە وەکو خودی کۆمەڵ لە کاتی هەڵبژاردن شتی جوزئیمان لەگەڵ هەندێک لە لایەنەکان هەبووە هەتا لە هەڵبژاردننی کەرکوچیش لەگەڵ برایانی یەکگرتو و پێکەوە دابەزین بۆ نمونە لە ئەوەی هەرێمیش وەکو جوزئی لە هەڵەبجە لەگەڵ برایانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دابەزین. قسەش لە جیاتی لایەنەکانی تر ناکەم کاوانیش تەحالوفیان هەبیان نە بەڵام دوای نەتیجەی هەڵبژاردن فعلەن چەند حزبێک کۆبووینەوە کۆمەڵێک کۆبوونەوەمان کرد لەسەر ئەوە ڕێککەوتین کە بە یەک شێواز سکاڵات تەقدیم بکەین لەسەر ئەوەی کە تەزویر لەو هەڵبژاردنە نەکراوە بەڵام بەداخەوە لە سۆنگەی ئەوە کە تەزویرەکە بە ثوقلێک بە ثوخنێک کرابوو کە هێندە گەورە بوو یا فراوان بوو یا پاڵپشتی هەرێمی یا نێودەوڵەتی هەبوو بەڕاستی گوێ لەو سکاڵایانە نەگیرا بەڵام ئەو کۆبوونەوانەی کە لە مابینی ئەو حەوت هەشت حزبەکرا ڕنگدانەوەی ئیجابی هەبوو تا ئێستاش بەردەوامە ئەوەتە ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئەو لایەنانە زۆر باشە لەوانەیە لە داهاتوو پەیوەندی باشتریشی لێ بکەوێتەوە. واتە کاریگەری خۆی هەبووە بۆ داهاتووش ئەمە ڕنگدانەوەی شیان کاریگەری هەبووە و ئەوەی بەڵە و ئەگەر بێت و ئەمن ناڵێم بۆ عێراق ئێستا خەریکی هیچین بەڵام ئەگەر خەریک بین بیکەین و نەتیجەکەی باش و بەرهەمداربی بە تەئکید بۆ هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستانیش ئیجابی و پۆزەتیڤ دەبی. ئەوە هەنگاوێکی چاکە خۆ ڕەنگە بۆ عێراق بە زۆر ئاگاداری لە عێراق بەم یاسایە حیزبە بچووکەکان زەرەری تیاکەن ئەگەر کۆمەڵێک حیزب یەکلیز بن قازانجەکەن بەرامبەر بە حیزبە گەورەکە. کاک سامان خۆی ئەگەر بێت و چەند حزبێک ببنە یەک لیست و یەکبەرە کۆمەڵێک ئیجابیات و قازانجی هەن بڕوا بکە لەوانەیە پارتی و یەکێتی بە دژی خۆیان بزانن بەڵام ئەگەر لە حاڵەتێک دەڵێم لە حاڵەتێک ئەگەر لە داهاتوو کرمان ئێمە لە مەسلحەتی میلەتی کورد دەیکەین بۆ چونکە ئەو ممارەسەی کە پارتی و یەکێتی لە حکومڕانیدا دەیکەن بەڕاستی حکومڕانیان لەبەر دڵی خەڵک خستووە بێزاندویانە بۆ تەمای ئەوەی ئەگەر بە چەند تەکتیک نەبی خەڵک ئامادە نەبی دەنگ بدا ئەوەندە خەڵک بێزارە سار بۆتەوە هەمیشە ڕێژەی دەنگدان کەمە بەڵام ئەگەر بێت و تەحالوفێک لە مابین چەند حزبێک لە دەرەوەی یەکێتی و پارتیش هەبی یعنی ئەو کاتە ئەمەل بەخشە هیوا بەخشە خەڵک زیاتر بەشداری دەکە و دەنگ دەدا دوو مادامە بۆ بەغداشە بۆ عێراقا یعنی ئەو جۆرە تەحالوفانە ئیجابی دەبن جا ئەگەر بۆ ئاستی هەرێمی کوردستان بوو یا بۆ ناوچە کێشە لە سەرەکان بوو
لە هەردوو حاڵەتەکاندا ینی بۆ گەلی کورد قازانجە بەڵام ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان هەموو دەنگدان و هەڵبژاردن و نەتیجەی هەڵبژاردن بەس لە پارتی و یەکێتیدا ببیننەوە زۆری خەڵکی هەرێمیش لە پارتی و یەکێتی تووڕە و نیگەران بی ئەو کاتە خەڵک بەشداری ناکات چێزەرە دەکا کورد لەبەرەوەی بەعام کورسی کەم دێنێت خۆی ئەگەر بەعام کورسی زۆر بێنین لە ساڵحی کووردە جام کورسیانە هی دەسەڵاتە هی غەیری لایەنە دەسەڵاتدارەکانیش بیبە بەڵام لە نەتیجەدا لە دووماهیدا هەرهی کووردە بۆ کورد قازانجە. زۆ سپاس دەکەم کاک شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کە لە هەولێرۆ لەگەڵم بوو. زۆر سپاس بۆ ئامادە. زۆر سپاس بۆ جەنابیشە. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حاڵپرسیان هەینێکی خۆش بۆ هەمووتان.